دوای 29 ساڵ لە حکومڕانی پارتی و یەکێتی نەیانتوانیوە مافە سەرەتاییەکان بۆ هاوڵاتیانی خۆیان دەستەبەر بکەن لەگەڵ ئەوەی چەندین ساڵە هاوڵاتیان و مووچەخۆرانی هەرێم بە شێوەی مەدەنی و ئاشتیانە داوای مووچە و چاکردنی ژیانیان دەکەن بەڵام دەسەڵات هیچ کاتێک ئاوڕی لە داواکاریەکانیان نەداوەتەوە. لە ئێستاشدا هاوڵاتیان تووشی دەیان قەیران کراون دەسەڵات چەکدار و هێزە ئەمنیەکانی بەرداوەتە گیانی هاوڵاتیانی ناڕازی و دەیان گەنج و خۆپیشاندەری شەهید و بریندار کردووە ئەمە جگە لە دەستگیرکردنی سەدان کەس. هاوڵاتی مافی هەیە و ئەرکیشی لەسرە مافەکانی ئەوەیە بێ حکومت بێ ئەرکەکانی شێوەی کوی لەسەر شەقام و لەر فەرمانگاکان و ئەوانە بەڵام لە وڵاتی ئەمەیە تێکەڵ بووە مافی نادرێ ئەوش بە جۆرە جۆرەکان کەم تەرخەم ئەبێ لە ئەرکەکانی بۆچی وایە لەبەرەوەی ئەمە 70 ساڵ لەمەوە پێش حیزبە گەورەکان کە دروستبوون تا ئەمڕۆ حیزبەکان فرسەت نایەن بە گەنج هەتا پێ بگە ئەگە پێ بگەن لێکەن بە کۆیلەی خۆیان بە کۆیلایەتی خەڵک گەورە نابێ شوێن هەیە سنتەری ڕاهێنان و پێگەاندنی خەڵکە ئەم سنتەرە خەڵکانێک بەشداری تیاکەن مەسەن لە 100 کەس 10 کەس یەکەمە بن ئەم یەکەمانە بە ئومێدی حکومت دایان بەسرێنێ ئێستا ئەمە کێشە گەورەکەمانەیە چەند هەزار کەسمان هەیە لە 10 ساڵ لەمەوە پێشەوە تا ئەمڕۆ یەکەم و دوو مسیێمەکان مافی خۆیانە دامەزرێ دانامەزرێن ئەی ئەوانی تر کەواتە گەنج لێرە بواری پێ نەدراوە. ڕۆژنامەنووسێکیش باز لەوە دەکات تاکو ئێستا چاکسازی حکوومەتی هەرێم تەنها دروشم بووە و هیچ بەڵێنێکی کابینەی نوێم نەچۆتە بواری جێبەجێکردنەوە هەروەها لە ئێستادا حکوومەتی هەرێم لە دووڕێیانێکی مەترسیداردایە. هاوڵاتی زۆر تووڕەیە زۆر بێزارە لەو دۆخی ئێستا لەو دۆخە چەق بەستوی ئێستا تێکەوتوینە بەڕاستی لە ئێستادا دەتوانم بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان وە دەسەڵات دوو ڕێگەی لە بەردەم داماوەتەوە یان نۆتەیە بێ بە شێوازێکی زۆر شەفافانە چاکسازی بکات یاخود ئەوەتەیە بەو دۆخی ئێستای تێدایە ناتوانێت ئیدامە بخۆی بدە و بەردەوام بی دیارە هەتا ئێستاکە لە چوارچێوەی دروشم بووە چاکسازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە دروشم نەهاتە چوارچێوەی کردداری بەڕاستی بۆیە دەبێ ئەوە لە بەردەم خۆی دابنێ بە زەبر و هێز و زەنگ ناتوانانی خۆپیشاندانەکان کبکاتەوە دەتوانێت بەستەنها تەمەنی خۆی پێ کوردەکاتەوە ئەو زەبر و زەنگ و هێز و چەکدارێکی ئێستا بەکاردێنرێ بۆیە ڕێگا دروستەکە ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوازێکی دروست گوێ لە خۆپیشاندەران بگرێ و داوا و مافەکانیان دەستەبەر بکە بۆ ئەوانیش خۆپیشاندانەکان کۆتایی پێبینن. دوای ڕێفراندۆمە شکست خواردوەکەی پارتی و یەکێتی دەسەڵاتداران هەرێمی کوردستانیان دووچاری مەترسی جددی کردوتەوە بە جۆرێک نەدەسەڵات هەوڵی باشترکردنی گوزەرانی خەڵک و مووچەخۆران دەدات نەڕێگەش دەدات ڕاستەوخۆ لەلایەن بەغدادەوە ژیان و گوزەرانی هاوڵاتیان و فەرمانبەران باش بکرێت بۆیە ڕۆژ لە دوای ڕۆژ هەرێمی کوردستان بەرەو ئایندەیەکی نادیار و پڕ لە مەترسی هەنگاو دەنێت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.